علي كوري حسين رضا ورحمة خوي اللي بيفرم إياك والغيبة فإنها إدام كلام الناس. أفرمي ئاگاو لێبێ لە غەیبەتکردن پێخۆری قسەی خەڵک باشە چۆن نان ئەخۆیت پێخۆر ئاگاو لێبێ لە غەیبەت ئاسان نییە ڕزگار بوون لە غەیبەت ئاسان نییە ئاگات لێبێ چۆن پێخۆر ئەخورێ ئاوا لەگەڵ قسەی خەڵکە وردەوە دە غەیبەتە کرێ باسی خەڵکی کرد اینجا تەسەوور کە نەها ئێستا ئێمە لە چ حاڵێکن بزان مەوازین لای ئێمە چەند گۆڕاوە ئەگەر ئێستا من غەیبەت کەم خەڵک بەلای ئەعتیادی باشە هەر تەنبیهی ئەوەش ناکەین کە بڵن کەسەیە گوناهی کرد بەس وەرە ئەگەر باشە هەر من باشە ئەو ئافرەتێک هاتووە لە پێشچاوی ئەوە من ئەوە سەیریەکەم وانە کۆرە دەرسی حەلدا ناخوێن تۆ سەیر چۆن سەیرەکە باشە ئێ باشە ئەو گوناهی سەغیرە بوو ئەو گوناهی کەبیرە بوو ئەوە حەق الله بوو ئەوە حەق الناس بوو بڕواکەن مەوازینەکان تێک چوون ئەگەر نا ئەختەر شت لەسەر ئەم ئومەتە چییە بریتێ لە غەیبەت محەممەد غەزالی قسەیەکی ئەفەرمێ باسی دەردەکانی ڕابوونی ئیسلامی ئەڵێ چوومەتە عێراق چوومەتە یەمەن چوومەتە شام چوومەتە میسر گەڕاوم لە سعودیە ئەڵێ سەیری بەس غەڵەتەکانی سەحوەی ئیسلامی کرد سەیرەکەم غەڵەتەکان وەکو یەکە ئەڵێ بە نمونە غەیبەت لە هەموویان ناهەیە غیبەتکردنی خەڵکی موسڵمان کە بەمەرجێ بێ زمانمان پارێزرا بێ لێیە